سڵاتان لەبێت بەڕێزان لە NRTەوە گەشتێکی هەواڵەکانتان پێشکەشەکەین. لەسەر بڕیاری دەستگیرکردنی لەلایەن دادگاوە لاهور شێخجەنگی بەرپرسی دەستگای پاراستن و زانیاری هەرێم ڕایگەاند. سکاڵاکار هیچ بەڵگەیەکی یاسایی باوەڕپێکراوی نەخستۆتە ڕوو. نووسینگەی لاهور شێخجەنگی سەبارەت با بڕیاری دەستگیرکردنی لەسەر دۆسیەی تەقەکردن لە شا سوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەاند پابەند دەبێت بە هەر بڕیارێکی دادگاوە دەژڵێت سکاڵا لەسەر من هەوڵدانێکە بۆ تەشهیر پێکردنم. لاهور جەنگی ڕاشی گەیاندووە دادوەری لێکۆڵینەوە دەسەڵاتی هەیە بڕیاری بانکردن و دەستگیرکردن بۆ هەر سکاڵا لێکراوێک دەربکات. بەڵام ئەمە هەرگیز بەو مانایە نییە ئەو کەسەی لەلایەن دادوەری لێکۆڵینەوە بڕیاری بانکردن و دەستگیرکردنی بۆ دەربچێت تاوانبار بێت. پاشەوەی لەلایەن دادگای لێکۆڵینەوەی دوی سلێمانی فەرمانی دەستگیرکردن بۆ لاهور جەنگی دەرچوو دادگای تاوانەکانی سێی سلێمانی بڕیاریدا کە فەرمانی دەستگیرکردن بۆ ناوبراو لەسەر کەیسی تەقەکردن لە شاسوار عەبدولواحید بڕیارێکی یاسایی و دروستە و داوای پارێزەری لاهور جەنگی و داواکاری گشتی ڕەت کردەوە کە داوایان کردبوو فەرمانی دەستگیرکردنەکە هەڵبوەشێنرێتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند لە دوایین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتیدا جەختیان کردەوە دەبێت سەرۆکی هەرێم لەناو خەڵکدا هەڵبژێرێت. کاکەمین نەجار ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان شەمەی ڕابردوو مەکتەبی سیاسی پارتی لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا بە زووترین کات پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێت و جەختیشیان کردوتەوە سەرۆک لەناو خەڵکدا هەڵبژێرێت. ئاماژەی بەوەش کرد پرۆژەی چوار لایەنەکە بۆ لێدانی پارتی و ئەوان تا ئێستا کەسیان وەک بەدیلی مەسعود بارزانی بۆ سەرۆکی هەرێم دیاری نەکردووە. کاکەمین نەجار ڕاشیگەیان پارتی ڕازیە باڵبژاردننی پێشوەختە و خۆشیان ئامادە کردووە بۆ ئەو هەڵبژاردنە. ئێمەش گفتوگۆی خۆمان هەیە و ئێمەش لە دوو حلول دەگەڕین و کۆمەڵک پێشنیار و شتمان داوە بە حیزبەکان. یەک لەو پێشنیارانە کە باسمان کرد بۆ چارەسەری سەرۆکایەتی هەرێم ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ڕێئیمان وایە سەرۆک لەلایەن جەماوەرەوە هەڵبژێردێت. باشترین نمونە ئەلبیسەکەیە. لە ئەلبیسەکەی سولێمانی تەزویریش کرا و پارتیش هیچی پێ نەکرا. وا بوویان نا. پارتی کەی دەتوانێت تەزویر بکە؟ دوایە پارتی بڕوای بە تەزویر نییە. پاشان تەزویر من پێت بڵێم ئێمە کادری حیزبین ئێمە شارەزان لەو ئیشانە. پارتی هەرچی تەزویر بکە لە هەولێر چەند خۆیمان دی بکە ناتوانانی 10,000 دەنگ تەزویر بکە. ئایا 10,000 دەنگ فریای پارتی دەکەوی؟ بەڕێوەبەری ئاسایشی هەولێر ڕایگەاند فەریق غازی ئەتروشی بەرپرسی پێشووی دادگای سەربازی هەرێم با چەکەکەی خۆی کوشتووە. تاریق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر با NRT ڕاگەیاند ئێستا دۆسیەکەی غازی ئەتروشی لای پۆلیسی هەولێرە و دەرکەوتووە با چەکەکەی خۆی کوشتووە. هەرچەندە تا ئێستا زانیاری تەواو نیە سەبارەت با شوێن و هۆکاری گیان لە دەستدانی فەریق غازی ئەتروشی بەڵام بەپێی زانیاریەکان دوێنێ ناوبراو لە فەرماندەی لەشکری کوردستان لە شوێنی کارەکەی با دەمانچەکەی خۆی کۆتایی بە ژیانی هێناوە. هەر سەبارەت بە ڕووداوی گیان لە دەستدانی فەریق غازی ئەتروشی NRT چەند جارێک پەیوەندی کرد بە ئاوتەبێژی پۆلیسی هەولێرەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. کاتژمێر 4 ئێوارەی ڕۆژی سێشەممەی ڕابردوو فەریق غازی ئەتروشی بەرپرسی پێشووی دادگای سەربازی هەرێم گیانی لەدەستدا. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا تیرۆری سیاسی لە هەرێمی کوردستان زیادی کردەوە و گومان دەکرێت بەشێک لە ڕووداوەکانی کوشتن تیرۆری سیاسی بن و زۆرینەی تیرۆرە سیاسیەکانیش قوربانیەکانی لە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن بوون. تیرۆری سیاسی چییە؟ تیرۆر زاراوەیە کە بۆ کوشتن بە شێوەیەکی ڕێکخراو و پلان بۆ داڕێژراو کە تێیدا کەسێکی دیاریکراو دەکرێتە ئامانج کە لە بواری فکری و سیاسی یان سەربازیدا کاریگەری هەیە. هۆکاری سەرەکی تیرۆرکردنی ئەو کەسەش پەیوەستە بە بیر و باوەڕیەوە. ڕێکخەرانی کردداری تیرۆرکردنەکە کەسی بە ئامانجگیرا و بەڕێگر و لامپار لە نێوان خۆیان و بیر و کار و پرۆژەکانیاندا دادەنێن. لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوودا تیرۆری سیاسی تا ڕادەیەکی بەرچاو زیادی کردووە کە بەهۆی کار و بیر و باوەڕەکانیان یان شاردنەوەی هەندێک تاوانی گەورەتر کراون بە ئامانج. ئەم تیرۆرەش تەنها تیرۆری جەستەیی نییە بەڵکو لە هەندێک کەیسدا تیرۆری معنەوی گیراوەتە بەر بە مەبەستی بێدانکردنی کەسایەتی و چالاکان نمونەی دروستکردنی وێنە و بڵاوکردنەوەی تۆمەت بۆ پارلەمانتار و ڕۆژنامەنووسان. دیارترین ئەو کەیسانەی لە چەند ساڵی ڕابردوودا ڕوویانداوە بریتین لە
تیرۆرکردنی عەبدولستار تاهر شەریف ساڵی 2008، تیرۆرکردنی سۆران مامەحەمە ساڵی 2008، تیرۆرکردنی سەردەشت عوسمان لە ساڵی 2010، سوتاندنی کەناڵی NRT لە ساڵی 2011، فڕێدانی بۆمب بۆ سەر کەناڵی NRT لە ساڵی 2013، تەقەکردن لە شاسوار عەبدولواحید لە ساڵی 2013، کوشتنی کاوەگەرمیانی لە ساڵی 2014، هەروەها ئەو کەیسانەی کە لای هاوڵاتیان بووەتە جێگەی گومان گیانلەدەستدانی زانا محەممەد ساڵح قائیمقامی پێشووی سلێمانی لە زینداندا لە ساڵی 2012دا، کوژرانی فەریدون جوانڕۆیی لە ساڵی 2015دا، گیانلەدەستدانی غازی ئەدروشی بەرپرسی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم لە ڕۆژی 8 نۆی 2015دا. دوامین کەیسی تیرۆری سیاسی دەکرێت کوژرانی فەریدون جوانڕۆیی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بێت. لە 25 ئابوو لە سەرەتای ڕووداوی گیانلەدەستدانی فەریدون جوانڕۆییدا بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ڕایگەیاند لە ڕووداوێکی هاتوچۆدا فەریدون جوانڕۆیی گیانی لەدەستداوە و هیچ هۆکارێکی تر لە پشت ڕووداوەکەوە نەبووە. نەکەر ئەوە بەڵکو بەڕێوەبەرایەتی پەیمانگەی پزیشکی دادوەری هەولێریش ڕایگەیاند بەپێی ئەنجامی توێکاری کە لە سەرتەرمی فەریدون جوانڕۆیی کراوە دەرکەوتووە بەهۆی ڕووداوی هاتوچۆ و گیانی لەدەستداوە. زۆر تیژڕۆ بووە لە تیژڕۆیەکەی دەرکەوتووە کە خۆی بە شۆستە دادا. بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕایگەیاند بەهۆی تیژڕەویەوە ئۆتۆمبیلەکەیان خۆی کێشاوە بۆ شۆستەکەیەکدا و لە ئاکامدا فەریدون جوانڕۆیی و یەکێک لە پاسەوانەکانی گیانیان لەدەستداوە. بەڵام دوای 2 هەفتە لە ڕووداوی کوژرانی فەریدون جوانڕۆیی پۆلیسی هەولێر بە پێچەوانی ڕاگەیەندراوەکەی پێشویانەوە ڕایانگەیاند فەریدون جوانڕۆیی لەلایەن چەند کەسێکەوە تەقەی لێکراوە و بەهۆیەوە گیانی لەدەستداوە و بە کوژەکانیشی ئۆتۆمبیلی درعی سەربازیان پێبووە. بەپێی ڕاگەیەندراوی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر ئەو 5 کەسە لە یەک خانەوادە بوون و دوژمنداری خانەوادەیەکی تر بوون و بە هەڵەهێرشیان کردۆتە سەر فەریدون جوانڕۆیی. ئەوەی زیاتر گومانەکان قوڵ دەکاتەوە چۆن دەکرێت هەرسێ بەڕێوەبەرایەتی پۆلیس و هاتوچۆ و پزیشکی دادوەری بە هەڵە دەرئەنجامی ڕووداوی کوژرانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێک لە حەزبە گەورەکانی کوردستان بکەن، یان ئەو بابەتە تیرۆری سیاسی بووە و هێشتا بکەرە سەرەکیەکانی ئاشکرا نەکراون. ئێوارەی 8 ئەیلول بە هەمان شێوە هەواڵی کوژرانی غازی ئەتروشی بەرپرسی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم بڵاو بوویەوە. دکتۆر تارق نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە NRT ڕاگەیاند غازی ئەتروشی بە چەکەکەی خۆی کوشتووە، بەڵام ئەوەی جێگی سەرنجە دوای بڵاوبوونەوەی هەواڵی گیانلەدەستدانی ئەو بەرپرسەی پێشووی دادگای هەمیشەیی سەربازی هەرێم بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن غازی ئەتروشی لە بەردەم ماڵەکەی و بەشێکی تریش دەڵێن لە فەرمانگەکەی خۆیدا خۆی کوشتووە. بەپێی زانیاریەکانی NRT غازی ئەتروشی کەسێکی نزیک و باوەڕپێکراوی بنەماڵی بارزانی بووە و هاوڵی مەلا مستەفا بارزانی بووە. پێشتریش لەلایەن سەرۆکی هەرێمەوە کەیسی لێکۆڵینەوە لە فایلەکانی دەستگای هەواڵگری عێراقی پێسپێردرا بوو. ئەو تیرۆرەی بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکان و سیاسەتمەداران و بەرپرسانی سەربازی دەکرێت دەچنە جۆرێکی جیاوازی تاوانەوە کە بکەرانی ئەم کردەوانە ناتوانرێت بە شێوەیەکی ئاسایی و بەڕێکاری یاسایی و لەلایەن دەستگاکانی جێبەجێکردنەوە دەستگیر بکرێن. ئەوەی ئەم جۆرە تاوانانە لە تاوانی ئاسایی جیا دەکاتەوە ئەوەیە کە بکەرانی تیرۆری سیاسی تاوەکو ئەو ڕۆژەی گۆڕانکاری بەسەر حوکمی سیاسی دادێت نادۆزرێنەوە، وەکو ئەو جینۆساید و تیرۆرە سیاسیانی کە لە سەردەمی بەعەزدا ڕوویاندا، بەڵام دوای گۆڕانی حکومڕانی لە عێراقدا ئینجا بکەرانی تیرۆرە سیاسیەکان دەستگیر کران و سزادران. سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ڕاپرسی هەرێم لەسەر ڕاپرسی هەرێم کۆبوونەوە سەرۆکی پەرلەمانیش ڕایگەیاند پێویستە کۆمیسیۆن ئامادەکاری بکات بۆ هەڵبژاردننی پێشوەختە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ژاماژە بۆ دەکات بەشی زۆری کێشەکانیان چارەسەر کراوە، بەڵام بۆ هەر هەڵبژاردن و ڕاپرسیەک پێویستیان بە 6 مانگ ئامادەکاری تەواو هەیە. پارلەمانی کوردستان داوا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم دەکات خۆی ئامادە بکە بۆ ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاپرسی پێشوەختە. کۆمیسیۆنیش ئاماژە بۆ دەکات بەشی زۆری کێشەکانیان چارەسەر کراوە، بەڵام بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە پێویستیان بە 3 مانگەیە
جگە لەو 180 ڕۆژەی کە لە یاسەکەدا هاتووە هەموو هەڵبژاردنێک و ڕاپرسی پێویستی بە 6 مانگ ئامادەکاری تەواو هەیە. هەڵبەت ئەو کێشانەی کە هەیە باسکران الحەمدوللا زۆربەی زۆری کێشەکانمان حل بووە، بەڵام ئەوان هانیاندا کە زوو ئەو کۆمیسیۆنە بستە سەر پێوە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە. ئەو میزانی کە بۆ کۆمیسیۆن دانراوە دوو بەشە، بەشێکی تەشغیلی و بەشێکی دروستکردنە تەسیسیە، نزیکەی 15 ملیارێکمان داوا کردووە. سەبارەت بە تۆماری دەنگدەران کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان دەڵێت لەگەڵ بەغدادا کۆبوونەتەوە داوای تۆماری تەواوی دەنگدەرانیان لێکردوون و لە ئێستاشدا وەک هەرێمی کوردستان لە پرۆژەیاندا لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان و حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکان تۆمارێکی خاوێنی دەنگدەران ئامادە بکەن. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێ دۆخی سیاسی هەرێمی کوردستان وای کردووە کە داوا لە کۆمیسیۆن بکەن خۆی ئامادە بکە بۆ هەر هەڵبژاردنێک و ڕاپرسی. بەتەکید ئێمە سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی کاروباری پەرلەمانی کوردستان ئێمە داوامان کرد لە بەرەوەی کە خۆتان دەزانن ئێستا پرسێکی گرنگ هەیە لە حاڵەتی ڕێک نەکەوتن یا خود نەسازان لە نێوان لایەنە سیاسیەکاندا لەوانەیە یەکێک لە بژاردە گرنگەکان بریتی بێت لە هەڵبژاردننی پێشوەختە لەبەرەوە دەبێت کۆمیسیۆن لە ئێستاوە ئەو وادەی لە بەرچاو بێت و وادەیەک بێت کە گونجاو بێت لەگەڵ کای سیاسیەکان یاخود ئەو بابەتە هەنووکەیانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم لە ساڵی ڕابردوودا و لەم خولەی پەرلەماندا دروست کراو لە ئێستاشدا بەرپرسانی کۆمیسیۆنەکە ئاماژە بەوە دەکەن قەیرانی دارایی کارەکانی کۆمیسیۆنی پەخستووە و ناتوان هەنگاوی گەورە بنێن. یارشقادریان ئارتی هەولێر. هیچ پارەیەک نەخراوەتە سەر حسابی هالک بانکوی هەرێم و پارەی نەوت لە کۆمێرس بانکی ئەڵمانی و سیتی بانکی ئەمریکی هەڵگرتووە. بەپێی زانیاریەکانی ئێنارتی حکوومەت یاریێمی کوردستان پارەی فرۆشتنی نەوتی لە هەردوو بانکی کۆمێرس بانکی ئەڵمانی و سیتی بانکی ئەمریکی هەڵگرتووە و دواتر بۆ موچەی ماگانە ڕەوانەی بانکی نێودەوڵەتی کوردستانی کردوتەوە و ژمارە حسابەکەی هەڵک بانکی تورکی نزیکەی ساڵێکە پارەی نەچۆتە سەر. لە لای خۆیەوە ڕێباز حەملان وەزیری دارایی و ئابووری حکوومەت یاریێمی کوردستان لە میانەی بەرنامەی تاوتوێی NRTدا ڕایگەاند بۆ یەکەم جار لە 26 2014دا پارەی داهاتی نەوت خراوەتە سەر حسابی بانکی هەرێم لە هەڵک بانک و بۆ دوهەمین جاریش لە 29 دوانزەی 2014دا پارە خراوەتە سەر حسابەکە کە سەرجەمی پارەکە بریتی بووە لە 605 میلیۆن دلار. ئەو پارەیە لە ساڵی 2014دا چۆتە سەر ژمارە حسابی پارەی نەوتی هەرێم لە هەڵک بانک تەنها 665 میلیۆن دلار بووە کە بەشی موچی مانگێکی فەرمانبەران ناکات. هەروەها لە ساڵی 2015دا هیچ پارێک نەچۆتە سەر ئەو ژمارە حسابیە. چۆتە ئەم حسابە لە نێوان 26 2014 هەتا 29 دوانزەی 2014 لەو فترەیە تەمان بەوەجبە کۆی پارەکەی کەتیایی بووە 665 میلیۆن دلار بووە تاوان لەگەڵ کەسرەکانی پێویست ناکە. لەم پارەیە 651 میلیۆن دلاری هاتوۆتەوە بۆ هەرێمی کوردستان دیسانەوە لە ڕێی بانکی کوردستانی نێودەوڵەتی. ئێستا باقیات لەو بانقەیە 14 میلیۆن دلار. لە دوو ڕۆژی ڕابردوودا لە چەندین شاری تورکیا لەلایەن ژمارەیەک خۆپیشاندەرەوە هێرش کراوەتە سەر ژمارەیەک لە بارگاکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپە. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ڕایگەیاند تا ئێستا 400 جار هێرش کراوەتە سەر بارگاکانیان. لە ماوەی دوو ڕۆژدا 400 هێرش کراوەتە سەر بنکە و بارگاکانی هەدەپە. سەلاحەدین دەمیرتاشی هاوسەرۆکی هەدەپە لەم بارەیەوە دەڵێت هەدەپە ڕێگری کردەوەی ئاکەپە 400 کورسی پەلەمان بەدەست بێنێت بۆیە ئاکەپە وەک تۆڵەکردنەوەیەک بڕیاری داوە 400 هێرش بکرێتە سەر بنکە و بارگاکانی هەدەپە. دۆخی ئەمنی تورکیا تا دێت ئاڵۆزتر دەبێت. لە دوو ڕۆژی ڕابردوودا جگە لە پێکدادانەکانی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپای تورکیا لە چەندین شاری تورکیادا ژمارەی خۆپشاندەر کە دەوترێت لە تورکەنەتەوە پەرستەکانن هێرشیان کردوتە سەر بارگاکانی هەدەپە. لە ئەنکەرەش بارگای سەرەکی هەدەپە سووتێنرا. بەرپرسانی هەدەپە دەڵێن چەند کاژمێرێک بە لە ڕووداوەکە پۆلیس و بەرپرسانی ئەمنیان لە بوونی مەترسی بۆ سەر بارگاکەیان ئاگادار کردبووەوە بەڵام پۆلیس ئامادە نەبووە ڕێگری بکات لە هێرشەکە. سەلاحەدین دەمیرتاش ڕایگەیاند ئاکەپە و دەستگای هەواڵگیری تورکیا ناسراو بەمید لە پشت هێرشەکانەوەن. یەکێتی ئەوروپاش نیگەرانی خۆی لە هێرشکردنە سەر بارگاکانی هەدەپە دەربڕی و ڕایگەیاند دەبێت حکومەتی تورکیا
پابند بێت بە پاراستنی ئازادیە دیموکراتیەکان. جگە لە هێرشکردنە سەر بارەگاکانی هەدەپە لە دوو ڕۆژی ڕابردوودا خۆپشاندەرە توندڕەوەکانی تورک هێرشیان کردوتە سەر چەندین دوکان و شوێنی کارکردنی کوردەکان. لەوانە هێرش کراوەتە سەر ژمارەیەک لە پاسەکانی کۆمپانیەکانی هاتوچۆی کوردەکان. لە بەرامبەریشدا چەندین کۆمپانیای هاتوچۆ لە ئامەد و سێرت و جوولەمێرگ و وەن وەک ناڕەزایەتی دەربڕین گەشتەکانی خۆیان بۆ شارەکانی ڕۆژاوای تورکیا ڕاگرتووە. گەمارۆی شاری جزیرەی باکووری کوردستانیش پێی ناوەتە حوتەمین ڕۆژی خۆیەوە. لە دوایین ڕووداویشدا گەنجێک و ژنێکی تەمەن 50 ساڵان لە جزیرە بەتەقەی هێزە ئەمنیەکانی تورکیا کوژرا. گەڕەکەکانی شاری جزیرە ماوەیەکە لەلایەن گەنجانی سەربەتەفگەری گەنجانی شۆڕژگێری وڵات پارێزەوە کۆنتڕۆڵ کراوە و خۆبەرەوبەری دیموکراتیان ڕاگەیاندووە. کۆما جڤاکیە کوردستان کەجەکەش لە بەیاننامەیەکیدا ڕایگەیاندووە کورد بێخاوەن نییە و بە هەموو هێزی خۆیانەوە پشتگیری لەو شارانە دەکەن کە خۆبەرەوبەری دیموکراتیان ڕاگەیاندووە. داواشی کردووە هێزە دیموکراتیەکانی تورکیا پشتگیری لە شارەکانی باکووری کوردستان و بەتایبەتیش جزیرە بکەن. کەجەکە ڕاشی گەیاندووە ئەردوغان و ئاکەپە تورکیان خستۆتە ناو شەڕێکی مەترسیدارەوە و بەم سیاسەتەیان تورکیان خستۆتە سەر لێواری دابەشبوون. لە دوای دەستپێکردنەوەی شەڕی نێوان پەکەکە و سوپای تورکیاوە لە چەند ڕۆژی ڕابردوودا توند و تیژەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و لەم هەفتەیەشدا نزیکەی 50 سەرباز و پۆلیسی تورکیا کوژراون. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە بەو پێی پەکەکە تاکتیکی شەڕی لە شەڕی شاخەوە بۆ شەڕی ناوشارەکان گۆڕیوە. تورکیا ئامادەی ئەوەی نییە بە ئاسانی دۆخەکە کۆنتڕۆڵ بکات. بەڵام بەو حاڵەشەوە ئەردوغان و داودۆغڵۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین جار جەختیان لەوە کردوتەوە نەتەنها لە شارەکان بەڵکو و شاخەکانیش لە پەکەکە چۆڵ دەکەن. هەواڵەکانمان پێشکەشکردن پاش کەمێکی تر لەگەڵ هاوکارم شوان لا بەرنامەی بەیانیت باش کوردستان لەگەڵتان بەردەوام بێت.